لەژێر پلەی گەرمی 50 پلەی سیلیزی قەزای خانەقینی پارێزگای دیالەدا ڕۆژانە 11 کاتژمێر کارەبا بە 500 ماڵ دەدا. کەشوهەوا هێندە گەرمە، مۆلیدە ئەهلیەکەی بەردەوام پێویستی بە چاودێری و فێنکردنەوە هەیە. ئێمە ئەتیماد کارەبای هاتنی کارەبای ئێمە لەسەر ئەتیمادی کارەبای ئیرانە. کارەبامان لە ئیرانەوە ئەتێت. کارەبا لە بەعجا 3 بە 1 ئەوێدن لە 12 نیمەڕۆ تا 1 شەو 9 سەعاتەکە. ئێمە نظامان 3 سەعات خەینە ئیش 1 سەعات ئەکوشنینەوە. سەرچاوەی ئاو و کارەبای خانەقین ئێرانە. ناوبەناو ئەو وڵاتە بەهۆی کێشمەکێشە سیاسیەکانەوە ئاو و کارەبایان لێ دەگرێتەوە و ئەمە شوای کردووە خەڵکەکەی لە دۆخێکی خراپ دابن. لە کاتژمێر 11 پێشنیوەڕۆوە تا کاتژمێر 5 ئەوارە و بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە ژیان لە خانەقین تەواو دەوەستێت. بەڵام کرێکارەکان ناچارن لەژێر پلەی گەرمی 50 پلەدا کار بکەن. والله درجة حرارة عالية كلش. بەخوا پلەی گەرما زۆر بەرزە و کارەباش نییە. بە هەمان شێوایشمان زۆر کەمە. بەخوا کەشوهەوا زۆر گەرمە و بێزار بووین. زۆر گەرمە. تعبانين من وراء الحر. حارة. خانەقین بە گەرمترین ناوچەی عێراق و تەنانەت یەکێک لە ناوچە گەرمەکانی جیهانیش لەم ساڵدا دەستنیشان کراوە. بەرزبوونەوەی لە ڕادە بە دەری پلەکانی گەرما سەرنجی شارەزایانی کەشوهەوای ڕاکێشاوە. خانەقین لە ڕیزبەندی پلەیەکەمی ناوچەکانی سەرانسەری جیهان بوو لە ڕووی بەرزی پلەکانی گەرمە کە 53 پلەی سیلیزی تۆمار کرد کە ئەمەش ڕێژێکی بەرزای لە ناوچەکانی باشووری کوردستان و وەکێکی ناوچێکی وەکو قەزای خانەقین کە پلەیەکی لەو شێوەی بەرز تۆمار کرد. دیارە کارەکە شێگەڕێتەوە بۆ هەڵکەوتەی جوگرافیای ناوچەکە کە نزمە لەسەر ئاسی ڕووی دەریاوە نزیکە لە ناوچەکانی باشووری عێراقەوە. ئەمەوە کات کە ئەو تۆپەڵە هەوانەی کاگات بە ناوچەکە لەوێ کاریگەری خاستری بەرکەوێت و بڕێکی زۆر شێگەشتە ناوچەکان لەگەڵ شەپۆلی گەرمادا. خانەقینیش وەکو لاتان ئاشنایە بەوەدا ناسراوە کە داری خورمای زۆری لێیە لەگەڵ هاتنی شەیەکە و ئەو دارە خورمانە شواکەت کەشەکەت بە تاواتی ناوچەکە شێدار بکات ئەمەش هەست بە گەرمایەکی تند و بێزارکەرەکرێت. خاوەن مۆلیدە ئەهلیەکان دەڵێن بەرزی پلەکانی گەرما و کەمی کارەبای نیشتیمانی لە خانەقین گەیشتووەتە ئاستێک ترسیان هەیە لەوەی مۆلیدەکانیان بەرگەی دۆخەکە نەگرێت. دەرەجە حرارەمان ڕستە 53 52 زۆر گەرمە و هیلاکیە و زۆر ئەرکی لەسەرمانە لێنە و مۆلیدە خۆ دەزانیت تاقەی مەحدودی هەیە ئەوە نییە بێژیدن تەحمل بک و ئەم جەوە زۆر یعنی عەزاوی مۆلدەدا زۆری خەڵقی عەزاوە خۆن لێنە و ئەو مۆلیدە بەدیلە بۆ کارەباگە یعنی کارەبا نییە لە شارەکە. دانیشتوانی خانەقین تووڕە و نیگەرانن لە کەمی ئاو و کارەبا لە شارۆچکەکەیان و چەند جارێکیش خۆپیشاندانیان ئەنجام داوە بەڵام خۆپیشاندانەکانیان هیچی لە دۆخەکە نەگۆڕیوە. لەبارەی نیگەرانی هاوڵاتیانەوە دەنگی ئەمریکا پەیوەندی بە دلێرسایە قایمقامی قەزای خانەقینەوە کرد بەڵام پەیوەندیەکەی بەردەست نەبوو. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، خانەقین.